دووبارە سڵاوتان لێبێ بینەران. کاک دڵشاد، کاک فازڵ ئەڵێ ئۆپۆزیسیۆن بەم شێوە زەرورەتی نییە، زەرورەتی بوونیان نییە، کەواتە ئێوە خۆتان چاکەن بەو شێوەی کە کاک فازڵ و دەسەڵات ئەیانەوێ یان نەچنە ماڵەوە. ئێمە ئۆپۆزیسیۆنێکین وەک ئەمریکا خۆمان سەپان، نە ئیجازەمان لە پارتیوەکێتی وەرگرت بووین بە ئۆپۆزیسیۆن، نە ئیجازەشمان وەرگرت کە بستنەوەی گۆڕان هاتە پێشەوە و دروستمان کرد. لە ڕاستی ئیجازەشان لێوە ناگرین، چونکە ئێمە هاتوین خەباتی سیاسیەکەین لە پرۆسی دیموکراتیە تا ئەو دەمەی پرۆسی دیموکراسی ڕێگەمان ئەم دەرگایە هین بێ کراوە بێ ئێمە توانین خەباتی دیموکراسی بکەین. دوو لە ڕاستیە من ئۆپۆزیسیۆن من حەقم نییە دەسەڵات ئۆپۆزیسیۆنێکەوێ ئەکری ئۆپۆزیسیۆنێکی کارتۆنی هەبێ دروستی کا ئەکە چۆن ئێستا مەسەلەن کۆمەڵ ئەشکەرەت لە وڵاتانی دەوروبەرمان هەیە لەو شێوازانە. لە ڕاستی ئێمە ویستمان ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقی نەبووین و نەداوای ئیجازە لەوانەکەن و پێشمان وان نییە یەکێت و پارتی لە ئێمە ڕازی من ئۆپۆزیسیۆنێکی چۆن بین یا چۆن نەبینەوە گرنگ بەلامانەوە خەڵکی کوردستان لە ئێمە ڕازی بۆ پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان ئێمە تا چەند توانیمان بیبێنە پێشەوە و ئێمە ئۆپۆزیسیۆن بوون لە ڕاستیە خەباتێکی زۆر سەخت بوو بەرامبەر دەسەڵاتێکی شمولی لە هەرێمی کوردستانە کە حکومڕانیەکە لە دوای 1990 و قۆناغی 2009 دەرکەوتنی ئەو گۆڕان و دەرکەوتنی ئۆپۆزیسیۆن قۆناغێکی مێژوویە وەک هەموو قۆناغی مێژوویەکانی کە لە خەباتی کووردا کراوە و ئەمەش قۆناغێکی گەورەی مێژوویە و مێژووی هەرێمی کوردستان مێژووی حکومڕانیە مێژووی سیستەمی دیموکراسی لە هەرێمی کوردستانە ئەمە بە قۆناغێکی مێژوویان نووسێتەوە. دووهەم هاتنی ئۆپۆزیسیۆن هاوشێوەی شۆڕشەکانی کورد بەڵێ هاوشێوەی شۆڕشەکانە و شۆڕشێکی مەدەنیە و شۆڕشێکی دیموکراسیە و ئێمە توانیمان ئەو تەوقە بشکێنین و ئەو تەوقە بێهیوایە و ئەو تەمەی کە بەسەر خەڵکی کوردستانە سەپێنرابوو کە دەستکردنی دەسەڵات یا پاشەکشەکردن لە دەسەڵات یا شێواز ئەوان هەتا 2009 بودجیان لە نێوان سلێمانی هەولێرەدا بەشە کرد. هەتا 2009 پرۆژەکان بە ئارەزی خۆی بەشێک لە پرۆژەکان بۆ بارەگا حزبەکانیان نەچوو بۆ ئێستا کەمتر بووەتەوە بە فشاری ئۆپۆزیسیۆن هەموو ئەوانەمان لە بودجێ پەرەپێدان لا بردووە و جاران ئەوان نزیکەی لە ساڵ 15 بۆ پرۆژەی پەرەپێدان بودجێ کوردستان بەکەڵک نایە بودجێکی خراپە تەوزیعکردنەکەی خراپە. ئێمە ڕخنەمان لەسەر ئەوەیە و هەوڵمان داوە پێشنەرمان کردو بۆ چاکردنی و ئێمە یەکێک لەوانەی کە ساڵانە لە بودجە کە بە مافی خەڵکێزان و بە خێری یەکێت و پارتی نازان بە خێری دەسەڵاتی نازان چونکە ئەم بودجە کە لە بەغداوە دێ لە ساڵە 70 لە ڕاستی ئەم سەدا 70 بە پێی نفوسی هەرێمی کوردستان دێ کەواتە مافی هەموو تاکێکە لەم بودجە مافی هەبێ و ئەبێ حکوومەت عەدالەی ئیجتیماعی لە نێوان هاوڵاتیانەدا بەشکات چ لە پرۆژەکان چ لە ناوچەکان و ئێمە فشاری گەورەمان لەسەر مەخستەوە و نەتیجەکەشی دیارە کە کار و پرۆژەکان لەم 4 ساڵە و بژێوی هاوڵاتیان بژێوی فەرمانبەران بژێری پۆلیس و ئاسایش و پێشمەرگە بژێوی ئەمانە چ ئاقارێک بۆ کە هێشتا لە ئاسی طموحی ئەمانە بەڵام توانیمانە لەم 4 ساڵە ئەم دەستکەوتە گەورانە بۆ خەڵکی کوردستان بەدەست بێن و دەستکەوتێکی گەورەتر ئەوش ئەوەیە پرۆسەی دیموکراسی و پرۆسەی دیموکراسی فراوانکەین و پرۆسەی ئازادی فراوانکەین و نەهێڵین جارێکی تر بە بێخەتا ڕۆژنامەنووس شەهید بکرێ و نەهێڵین جارێکی تر فشار بخرێتە سەر خەڵکی و خەڵک جارێکی کە کەس نەبێت دڵشاد. کاک فازڵ، کاک دڵشاد ڕیزێک خاڵی ڕیسک کۆمەڵی خاڵی ڕیز کرد وەکو بەڵگەی گرنگی ئۆپۆزیسیۆن لە پرۆسی سیاسیە و پێشتریش ئاماژەی بۆدا بنێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لە ساڵی 2010 دەڵێ ئۆپۆزیسیۆن گرنگە و بەم شێوە کارکردنیان پێویستە. ینی ئێستا دوای چەند ساڵێک لەو لێدوانەی دەڵێ ئەمانە تەنیا دەستکەوتەکان هاتووەوە بووم جیاوازیە بووە لە ڕای ئێوەیە بەرامبەر ئۆپۆزیسیۆن. کاکە کاوە تەبان جەناوی کاک نێچیروان بەرزانی یەکێکە لە سەرکردە تێگەیشت و پێگەیشتەکانی هەرێمی کوردستان. بە تاکید کاک نێچیروان بارزانی ئەوەی وتووە بەڵام پەنجەیشی خستۆتە سەر خاڵە سەلبیەکانی. هەم جەناوی کاک نێچیروان و هەم ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە بە چاویلکەی ڕەشەوە سەیری هەموو لایەنەکانی بەرامبەرمان نەکردووە. چونکە ئەو شیعارە کە لایەنی ئۆپۆزیسیۆن و بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان هەیە لە سەرەتای دەست بەکاربوونیان کە لەو کاتەوە تا ئێستا هەموو کاروکردەوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەت دەکەنەوە و بەڕەشی نیشانی خەڵکی کوردستانی دەدەن و کەم ئەهمیەتێکن لە لای خەڵکی کوردستان. ئێمە بەم شکل بەم شکلێمە سەیری ئۆپۆزیسیۆنمە ئامانجیان کەمکردنەوەی دەسڵات و ئەهمیەتی دەسڵاتە لە هەرێمی کوردستان یعنی بە هەموو بیرکردنەوە قەناعەتی خۆیان بەم نەوعێتە ئەوان دەسڵات و پارتی وێکێتی لە بەرچاوی خەڵک ناشرینەکەن ئەگەنە دەسڵات. ئەمە من پێم وایە بۆچوونێکی هەڵەیەوە قەناعەت ناکەم نەبزوتنەوەی گۆڕان و نەلایەنەکانی تر ئەوەی ئێشوێ ببێتە معارەزە بەم شکلە بگاتە دەسڵات. دەبەرەوەی ئێمە ئێستاکێ لە هەموو کاتێک کاک دڵشاد زۆر باز لە مەسەلەی شەفافیەت و بودجە ئەکا. ئێمە ئەبێ بزانین لە ڕابردوو هەرێمی کوردستان و بە تایبەت پارتی وێکێتی بەچی شێوەیەکی مەرگەسات ئیدارە و
کە نەیان هێشتووە دەرگای قوتابخانە و نەخۆشخانەکان لە هەرێمی کوردستان دابخرێ بەبێ ئەوەی ئێمە لە سەدا حەفدەمان لە دەوڵەتی ناوەندی بەتاکید برایم خەلیلمان هەبووە باشماخمان هەبووە مەرجی پەروێشخانمان هەبووە داهاتی ناوخۆیمان هەبووە ئەم هەرێمە و ئەم وڵاتە کە حسارێکی هەمەلایەنە و حکوومەتی ناوەندیشی لەسەر بووە بەتاکید بەمانە چووە بڕێوە بۆچی باز لەمە نەکرێ ئیشارەت بەمە نەدرێت مقاتعام پێمەکە ئەمە ئەوە لە دوای ئەوەی کە ساڵ بە ساڵ گەشەی ئابووری لە هەرێمی کوردستان دروست بووە ئێمە لە 3 سعات کارەباوە 23 سعات کارەبامان ئێستاکی هەیە لە سەدا هەشتای خەڵکی کوردستان پرۆژەی مەشروعی ئابی پێگەیشتووە لە گوندەکان نەک لە شارەکان ئەوە شارەکان کێشەی ئاویان نەماوە بە سەدان ملیۆن دۆلار لە ساڵانی ڕابردوو بە تایبەتی لەم 4 ساڵە بەس لە پرۆژەی ئاودا لە هەرێمی کوردستان سەرف کراوە ئەم دەستکەوتانە ئۆپۆزیسیۆن هەبووە نەبووە هەر جێبەجێ جێبەجێ مساعدە بکە یەک لایتری شارەت پێدەم کاک دڵشاد ئەبێ زۆر باش بزانی کاتێک کە مەسلەی تواناسازی لە هەرێمی کوردستان حەزەکەم بزانی یەک قوتابی کە ئەنرێتە دەرەوەی هەرێمی کوردستان 100,000 دلاری ئەچێت تا 4 ساڵی خوێندن تەواو دەکات ئەمانە هەموو گەشەکردنی ئابووری و ئیهتیمامدانە بە خەڵکی کوردستان ینی کە ئێوە نەبن کارەبا هەبێ ئێوە نەبن پێش ئەوەژە هەبێ پێش ئێوەشەبێکەواتە ئێوە چیتان کردو لە ڕاستیە خەڵک شایەتە هەتا 2009 شێوازی بودجە شێوازی دابشکردنی بودجە شێوازی کارەبا شێوازی خزمەتگوزاری چۆن بووە هەتا 2009 ئەمانە هەموو شتێکیان لەبەردەستا بووە هەتا 2004 بڵێن تا 2009 چیان کرد تا 2009 بەڵێ حکومەتداری نێوان حزبی بووە نێوان دوو زۆنی پارتی زۆنی یەکێتی و ئەم پارە هاتووە لە نێوان ئیداری سلێمانی هەولێر دابەشیان کەەوە بە ئارەزی خۆیان هەندێک پرۆژیان پێکردو بە ئارەزی خۆیان باقیەکانیان بە فشاری ئۆپۆزیسیۆن بە فشاری ئۆپۆزیسیۆن کۆتایی بە شێوازی دابشکردنی بوجە لە نێوان دوو ئیدارەی حزبیا دروست بوو ڕاگەیەنەکان ئێوە گلەیەوە کە ئیداری بەردەوام ئێستا دوو ئیدارەی ئێمە تێکماشکان یەکێک لەوانەیە کە ئێمە فشارمان دروست کرد لە ئەم بوجانە نەچێت بەتەنە بۆ پرۆژە حزبیەکان بۆ خەڵک بچێ و ئەم پرۆژانە ئاشکرا بکە چەندێ لە بەغاوە کە پێشتر ئاشکرا ناکرا چەندێ لە بەغاوە جاران خەڵکیان بەوە ئەترسانیان و لە سا 85 بوجە بۆ مۆزەفەڕ لە ئەسڵا کاتی هەم بوجە لە ناو مناقەشەی بەغدا بە حزوری هەموو ئەندام پەرلەمانەکان و هەموو سەرکردەکان و ئامادەبوونی سەرۆکی بزوتنەوەی گۆڕان تەحدیدی لە سەدا پێش 2009 خەڵک لە 2004 ئەمە هەیە و سەردەمی لە دوای 2001 لە سەردەمی شەڕی ناوخۆ ئەو کارەساتەی کە بەسەر هەرێمی کوردستان هات هەموو هاوڵاتانی کوردستان باجەکەیاندا هەر لە شەهید بوون هەر لە برینار بوون هەر لە برسێتی هەر لە ئەوەی کە هەموو باجەکان هەر مامۆستا بەبێ موچە دەوامی ئەکرد کەواتە ئەوەی شانازی بێکاکە ئێمە لە دوای 2009 تا 2009 حکومڕانێکی ئێمە بۆمان دەرکە حکومڕانەکە خراپە پێویستی بە بوونی ئۆپۆزیسیۆنێک پێ بکەن لە دنیا شتێک نییە بڵێ هیچت نیشانەز بگو یەکەم و هێشان بەڵام ئێمە پێمان وایە ئیسپات مێژوو دەری خست لە دوای 2009 حکومڕانی تا 2000 باسی کرد هی ئەوە نیشانەز پێ بکرێ ئەبێشان ئەوە لەژێ فشاری ئێمەشا بۆ لەژێ فشاری خەڵکا بووە ئێمە ئەو بوجانە کاتێ دێن بودجەی پەرەپێدان لە من یەک پرسیارەکەم لە هەرێمی کوردستان هەتا 2009 مناقەشەی بودجەم پێ بڵێ لە تەلەڤیزیۆن دانیشترین گەرمترین دانیشتن بە اعترافی خۆیان ئەو دانیشتانێ بودجەت لە 2004 تا 2009 لە 2004 تا 2009 لە 2004 یەکەم بودجە درا بە تیارە هات لەلایەن بریمەرەوە نسبەتێکی بۆ ئەم لە نسبەتێکی بۆ ئەو لە کێ بردی بەناوی شخصەوە هات کاکە دڵشاد تەوزیع ئەکرێ بەسەر ئەنجومەنی پارێزگاکانە ئێستا بودجە پەرەپێدان لە بەغداوە دێت ئەوە پەیوەندی بە هەرێمی کاکە من یەک عەزیز جەنابتەکەم ئەو وەسفانەی کە جەنابی کاگنەوشیروان هینی دەسڵات لە هەرێمی کوردستانەکە پێشەوەی بزوتنەوەی گۆڕان ڕابگەێنێ من تایساش ئەو وەسفانم پێ ناکرێ بۆ دەسڵات لە هەرێمی کوردستان ئەو وەسفانە لە چی و ئەم زمانە لە چی ئەمە یەک کاک دڵشاد من حەزەکەم جەنابێت بە ئێمە و بە هەموو بینەرانی خەڵکی کوردستان بڵێن لە تەمەنی 4 ساڵی پەرلەمانتاری ئێوە دەنگتان بە یەک بوجە لەم 4 ساڵەی بوجادا بێ کە بۆ خزمەتی خەڵکی کوردستان بەکار هاتووە لە پرۆسی هاوسەرگیری لە هەموو حتا توانیوتانە مناقەشەتان بۆ دواخستنی بوجە بۆ شێواندنی وەزعەکە کردو بەڵام دەنگتان نەداوە بە بوجە ئیجازم بە ئێمە لە بودجە لە هەموو دنیا بودجە لە بەردەم پەرلەمان مانگە ماگونیوەکەیە ئەمان یانیش پەلەپەل بە ئێمە بکەن بودجە لە فرسەتا تێپەڕێنن لە ڕاستی ئێمە نەمانە هێشت ئەمە یەک دوو ئێمە لە بودجەی 2013 نزیکترین بودجەی بۆ ئەجێڕمەوە مادەی 5 ئێمە هەرامان کرد نەمان هێشت مادەی 5 تێپەڕێ
تا ئێمە مفاوازات هەراکەی ئێوە بۆ نیە چاک ئێمە لە مادەی 5 ئەو دەستکەوتانەمان هەبووە مادەی 5 موچەی پێشمەرگە تا 600,000 زیاد کرێ موچەی کەمەندامان زیاد کرێ پارە تەرخان کرێ بۆ ئەو قەزا و ناحیانەی کە بڵێن بەرڕاگواستن کراون بۆی سلفیان زیاد کرێ بە فشاری ئێمە هەتا 2009 پێشنیاری ئێمە بووە هەتا 2009 هاوتاکردنی دەرماڵە و موچە جێگری وەزیری دارایی پێوتم من ئامادە نیم هاوتاکردنی دەرماڵە و موچە بکەم لەبەرەوەی لە بەغدا زیاد دەکرێت فشاری مالی ئەکەوتە سەر ئێمە ئەو مادەمان تەثبیت کردووە و هەموو ساڵە تەثبیتیەکەین و ئێمە بووین کە لە بودجەی پەرەبێداوامان کردو و بودجێ بۆ پەرەبێدان دائەنرێ لە ساڵ 15 سەرفەکەی ساڵ 15 ئەمێنێتەوە بسوڕێتەوە بە ساڵی داهاتوو ئەوان بوون ئەوە لە شتی لا بەلای ترا خەرجەکەن کاتێ دی حسابی ختامی دێتەوە بۆمان حکوومەت هەرێم بە قەرزاری دێتەوە وەجیل بەجیل ئەم قەرزاریە ساڵ بە ساڵ زیاد دەکات لەسەر حکوومەت هەرێم حکوومەت هەرێم عەزیە بێ من ئەتوانم دەنگ بە بودجێ بدەم کە بەژەوەندی گشتی هاوڵاتیانی تیا بەڵام لە ناو بودجەشە ئێمە توانیمانە کۆمەڵی دەستکەوت بە هاوڵاتیان دابینکەین بۆ نمونە لە بودجەی ساڵی 2009 چەند پرۆژەی حزبی تیا بوو چەند پرۆژەی تیا بوو بۆ سەری ڕەش چەند پرۆژەی تیا بوو بۆ دروستکردنی مەڵبەند ناحیە سەری ڕەش پرۆژەی حزبی تیا بوو چەند پرۆژەی تیا بوو بۆ مەڵبەندەکان چەند پرۆژەی تیا بوو بۆ دەرگای بەس بۆ گوڵ ملیاران تیا سەرکراوە بەتاکید تۆ دیارە ئەوروپا دیوە کاکە دڵشاد بەڵێ ئەوەی هەمووی بەقەدەر بوجەکەی ئێمە هەمووی بەقە بوجەی هەرێمی کوردستان لە هۆڵندا لە گوڵا سەرفەکرێ ئەی جیاوازی نێوان سەری ڕەش و ناحی ڕزگاری چییە بەقە هەموو جیاوازی ناحی سەری ڕەش و ڕزگاری چییە حەزەکەم جەناب زۆر باش بزانی حەزەکەم بزانی لە سەیری سەر تاسەری هەرێمی کوردستان کە تا ئێستاکێ نەک بۆی بڵێ سەری ڕەش و نادانم کێ و فلان و فیسار یەک شار و شارۆچکەم پێ بڵێ و ڕێگەمبانم پێ بڵێ ئێستا لە هەرێمی کوردستان لەژێر تعمیر و جووتساید و چاکردن و بەرەو پێشچووندا نەبێ برام عەزیزم ئەو پرۆژەی پەرەپێدانە هاتەوە نسێنێ ئەگەرەکو بەم نەوعێتە کار بکەن خۆ ئێمە زۆر بنەت بەسە خەڵک خۆشە بەڵام جەناب شتێکی سەیری و باس کرد ئێستاکێ پێشنیاری سلفەی خانوبەرە هینی ئێمە بوو لە پێشتر 15 میلیۆن بوو لە سلێمانی هەبوو لە ئیداری هەولێر و دۆک نەبوو لە سلێمانی ئیداری هەولێر و دۆک ئێمە وەکو حیزبی دەسڵات ئێمە وەکو حیزبی دەسڵات مەسئولانە تەسەڕوفاتمان دەکرد ڕاوێژمان لەگەڵ وەزارەتی ئیدارای و ئابووری هەرێمی کوردستان ناکرد ئێمە بەقەدەر حەجمی ئەو ئابووریەی کە لە هەرێمی کوردستان هەیە پێشنیاری پرۆژەکانمان لە هەرێمی کوردستانە دەکرد من لە سەرەتای قسەکان ئێوەشتی خیاڵیتان وتووە ئێمەشتی عملیمان وتووە ئێمە مەسئولانە قسەمان کردووە ئێوە بێ منەتان نازان دەرماڵە بۆ ئێوە پێشنیاری سەرفی کابانی ماڵتان کردووە وەرە لە هەچی وڵاتی دنیای سەر ئەرزایە پێم بڵێ تێگڕای کابانی ماڵ موچەی هەبێ ئەمەشتی خیاڵیە موچەی پێشمەرگە زیادکە پێشنیارمان کردو موچەی شەیدان پێشنیارمان کردو شەیدان بدرێ بەبێ بەرامبەر زیندانیان سیاسی پرۆژە ئێمە بوو پێشنیارمان کردووە بەنداو لە هەرێمی کوردستان ئێمە ئەم پێشنیارانەمان کردو و پێشنیارەکانیشمان ئەتوانین زۆر هەچەنیەوە بەداخەوە نەکەوتنە چاودێریکردن بەس خەریکی مناقەشە ئێمە بوون چاودێریمان چاودێریتان نەکردووە ئێستاش من دەیان پرۆژە و پێڵێم ئەگەرەکو یەک ئەندامی پەرلەمانی گۆڕان بینی بێتی کە ئەم پرۆژەیە لە هەرێمی کوردستان دەیان ملیۆن دۆلاری تێدا سەرف کراوە عەزیزم چاودێری کامە بوو ئەشەمبیلا لەو تەسەڕفاتەی لە ناو پەرلەمان کە ئەتوانم بڵێم سوعی پەرلەمانی ئایبدارکردەوە سوورتەتیانە کردووە شکۆزانی چییە ئەگەر ئیشارەتی پێ بم ئێمە بەس جواب بەوە تاو هێنەکەیەکە مساعدە بکە پەرلەمان وەکو پێشتری شارەتم پێدا بۆ ئەوە دانراوە کەنوێنەری خەڵکی کوردستانە و پرۆژە بۆ خزمەتی خەڵک دروستکە ئەو مینبەرەی کە تۆ قسەی لێوە نەقلەکەی بۆ خزمەتی خەڵکی کوردستان مینبەرەکان هەڵبچڕان ئەو کورسیەی ئەو هۆڵی پەرلەمانەی کە مڵکی میلەتی کووردە دەیان ملیۆن دۆلاری تێدا سەرف کراوە لە تەعمیرە خراپتان کرد عزیزم ئەو جژەوە تەسەڕفاتە لە کام شوێنی دنیا بەم نەوعێتە هەیە کە تۆ ئەندامی پەرلەمان ئەهمیەت و سنگ و قورسایی خۆی هەیە ئەندامی پەرلەمان کەی ئەبێ لەو مستەوا بێ شەڕەتە بە لە ناو پەرلەمانی کوردستاندا ڕفتاری پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن نەشیاو بوو ئیجازە واڵی هەندێکی لە ڕاستیە کە تۆ نێڵی قسە بکەم هەموو شێوازێک بەکارێنم تۆ پێت وابێ بە هەدەردانی بوجە و شاردنەوەی بوجە کارەسات نەبێ بە شکانی کورسێک ڕێگەتان پێ نەدرێ قسە بکەن سومعی پەرلەمانشکێن سومعی پەرلەمان ئێمە نەماشکان سومعی پەرلەمان لە دوای لە ساڵی 96ەوە ئێمەزانی کێشکانوێتی ئێمە سومعی پەرلەمان لە ڕاستیە ئەو مێژووە ئەوە بەڵام بینێرە دانیشتووە سریان بەرنمەیەکە بڵێ 96
سمعی پەرلەمانیشکان لە سمعی ڕوانگەی پەرلەمان ئێوە. دەبەوەشان نایشکێنێ دەبابە ئیشکێنێ سمعی پەرلەمان کی ئیشکێنێ ئەوە ئیشکێنە کە بکرێ بە دیوەخان نەکرێ بە گفتوگرتن لەسەر مافی خەڵک سمعی پەرلەمان ئەوە ئیشکێنێ کە کامیرەکان لە ئێمە بشارنەوە ئێمە بە مۆبایل تەسووری دانیشتەکان بکەین سمعی پەرلەمان تێگرتن و کێشان بە مێز و ئەوە هەموو شێوازەکە لە هەموو پەرلەمان ناخێر لە هەموو پەرلەمانانی دنیا کە تۆ نێڵی ڕێگەت نەدرێ ئێمە لە ژێر سایه حکومڕانیەکە بووین لە شێر زای ستەمکاری زۆری نابووین لەو پەرلەمانە بە ناوی زۆرینەوە نانێڵا ئێمە قسە بکەین و زۆر جا پرۆژەکان دش بە ئێمە دەنگیانەدا و ئێمە لەو پەرلەمانە شەریک بووین لە سا 25 ئەو پەرلەمانە شەریک بووین ئەبووە جەگری سەر پەرلەمانمان هەبووە نەمان بووە و ئەبووە دەستگای چاودێری ئێمە هەمان بووە نەمان بووە نەتان هێشتووە ئێوە ئۆپۆزیسیۆنێکی عاقلی بێپەڕووباوتان ویستووە ئێمە نەمانویستی وابین ئێمە ئێستاش ئەگەر وامان بووە ئەتوانین وای لێ کردوتانە پێشتر بزبووتان نەچوەتە سەر ئەمە ئۆپۆزیسیۆنی حەقیقیە ئێمە سەری خۆ ئیجازەم بە قسە زۆر جەنابوو ئێمە خاوەن دەنگی بێگەردی خۆمە لە ژێر ستەمکاری و دەنگەمان هێناوە لە ژێر پارۆپول نە لە ژێر ئەم دەنگدانیم جارستەمکاری بەڵێ دەنگدان ناوچەکان وازەحن قسە لەسەر نەتائیجەکان ناکەم با نەتائیجەکان خەڵکی کوردستان ئەزانێ ئەو دەنگە ئێمە هێناومەنە دەنگی پاک و بێگەردە دەسەڵات خۆیان ئەزانن کە ئەم دەنگانە بەشێکی دەنگی خۆیانیان نییە بەشێکی ئەزان لە ژێر فشارێکە بە هاتونەوە کام فشارێمە پێکڕێکرانی هەڵبژاردنمان کردن من حکمڕانە یەکێکم پێ بڵێ لەم کوردستانە یەک لە خەڵک مساعدە بکە سوێن بە خەڵک دراوە حزبەکان دەسەڵات هەڕەشە لە پێشمەرگە کراوە هەڕەشە لە ئاسایش کراوە هەڕەشە لە پۆلیس کراوە هەڕەشە لە خەڵک کراوە من قسە لەسەر سیراعی من قسە لەسەر سیراعی ئێوە و یەکێتی ناکەم کە ئێوە هەوڵی پوچەڵکردنەوە پۆڕەکردنیەکەتیشان داوە بەڵام کاکە دڵشاد یەک نەفەرم پێ بڵێ لە ناو هەرێمی کوردستان پارتی دینارێکی دابێتێ لە حملەی هەڵبژاردن یەک نەفەرم پێ بڵێ لە حملەی هەڵبژاردن پارتی دای مەزران بێ یەک نەفەرم پێ بڵێ لە هەرێمی کوردستان پارتی موچەی بڕی بێ کاکە ئەم شتانە ملیۆنە بۆ دێنم کاکە یاداشتمان داوە من ئەزانم زۆر باش ئەزانم لە ساڵی 2009 کۆمەڵێک حرکات لەو مەسەلە کرا ئەوەش ئیلاقی بە حقیقت بە مەسائلی سرائی سیاسیەوەیە کاکەکاوە مەسەلەیەکی تر ئیشارەت پێدا کاکە دڵشاد مەسەلەی ساڵی 96 و دەبابە هەیبەتی پەرلەمانیشکاندۆ نەک ئێمە ئەسڵەن جارێ 96 دەستکەوتێکە بۆ کورد دەبێت کورد شانازی پێوە لای تۆ وایە نا لای مێژوو وایە لای واقع وایە لە کتێبەکەی دکتۆر کریسکۆچی ڕا ئەم حقیقەتەی نووسیوە وایە نووسێکی بە سیوێکی ئابەوە بکە بە تەکید ئەزانی بۆ خۆکارەساتە کاکەکاوە واتە سەور نەکەی من زۆر باش دەزانم کوڕی کوردی تێدا کوژراوە بەڵام شەڕ لە پێناوی نەمانی شەڕ دەستکەوتە شەڕ لە پێناوی نەمانی شەڕ چونکە سیویەکی ئابوو هێنانی دەبابە بۆ ناو هەرێمی کوردستان ئێمە لە ساڵی 64ەوە خوێن ڕشتنی ناوخۆیی لە هەرێمی کوردستانەیە سیوێکی ئاب سنووری دانا ئەمەی نێڵا سیوێکی ئاب حەچی دەبابە بێن لەسەر پەرلەمان بۆی شەڕ نەمێنێ ئەنجامەکەی وا دەرچوو ئێستاکێ چەند دەوڵەت و چەند لایەن کە بە حەقی خۆیانی ئەزانن من ناڵێم ئەمە حەقەیاننا ئێستاکێ لە سووریا شەڕەکە بۆ ئێمە حرامە سیاست بکەین ئەسڵەن من زۆر جار ئەم کەلیمە موتووە ئەیشی لێمەوە سیویەکی ئاب تۆڵەی هەموو جاشایەتەکانی کوردی لە بەحث کردەوە بەڵێ کاک فازڵ کاک دڵشاد سیوێکی ئاب کارساتێکە شانازی پێوە بکەین هیچ تۆ نەیەڵا من تەوزیحی پێ بدەم لە ڕاستی تەنیا لەسەر ئەو بەشەی قسەکانت کۆمنتەکە جێگەی شانازینە مێژوویەکە کە لە درێژکراوی مێژووی شەڕەنە کە مێژوویەکی شەڕەنە ڕەشە لە مێژووی هەرێمی کوردستانە کە ئەبێ هەمومان ئیدانەی بکەین لە پەرلەمان دووبارە نەبێتەوە بۆی پەرلەمان بارودۆخەکە ئێمە جیاوازتر بکەن کە ئەڵەی شکۆی پەرلەمان ئێمە لە 2009 لە پەرلەمان بووین چەند ساڵ دوایەوە لە پەرلەمان زۆر مقاطعە کرد نا بەس ئەمەیە سیوێکی ئاب من حەزەکەم ئەمە بە من و بە هەموو بینەران بڵێ سیوێکی ئا پارتی سربەخۆ کردی یان بە ئاگاداری و هاوبەشی کۆمەلگای نێودەوڵەتی کردی من ئەوە نازم ناوێ بزانی چۆن کە باسی یەکەی بێ بزانانی ئەوە مشکلەی منە من قسە لەسەر نەتیجە کەم سیوێکی یا مێژوویەکی ڕەشە ناکرێت کەسمان شانازی هەر شتێک کە بەسەر کوردە هات و ڕای کۆمەلگەی نێودەوڵەتی لەسەر بوو ئەنجام بدرێ کۆمەلگەی نێودەوڵەتی بەرژەوەندی کوردیەوێت کۆمەلگای نێودەوڵەتی لە ئێستا و لە داهاتوو لە ڕابردوو حاکمیەتی هەموو دەسڵاتەکانی جیهانی کردووە بەتەکیدی لە خەمی کوردابوون ئێمە سیاستمان لەگەڵ ئەوان کردووە ئێمە لە یەکدانەوە و ترازوو دانراوە بۆ بەرژەوەندی کورد چیمانزانی بێت تەنسیقمان لەگەڵ کردوون ئامادەیان لە خزمەتی خەڵکی ئێستا کۆمەلگای نێودەوڵەتی ئامادەن ئێڵن ئێمە شەڕی ناو خۆ بکەین باش وەڵامیان پرسیارم دێتەوە سیوێکی ئاب خزمەتی بە کورد کردووە بە تاکید ئەمە دەستیانە بەڵێیان نەخێر بێگومان ئەگەر شتەکەم لە پەرلەمانی کوردستان چیتان کردووە بۆ ئەوەی قسە لەسەر ئەو ڕووداوە بکەن
لە نێوان شانازی و کارە ساتایەک لای بکەنەوە لە ڕاستە ئێمە لە 2009 لە پەرلەمان وەک لایەنێکی ئۆپۆزیسیۆن هاتن ناو پەرلەمانەوە و پرۆژانەی کە لە پەرلەمان بوون ئێمە قۆناغێکی نوێ بوو لە مێژووی دەسەڵاتداریە لە مێژووی حکومڕانی هەرێمی کوردستانە. من پرسیارەکەمەوەی نابێت دەسەڵات یوسایی بکرێ بە پارتی یوسایی بکرێ بە یەکێتی. دەسەڵاتی حکومڕانی لە هەرێمی کوردستان ڕەنجی چەند ساڵەی گەلی کووردە بە هەموو لایەکمانەوە. نابێت دەسەڵات یوسایی بکرێ بە پارتی یەکێتی بڵێ یعنی دەسەڵات یعنی پارتی لێدانی دەسەڵات یعنی لێدانی پارتی. دەسەڵاتی حکومڕانی ئێمە قسە لەسەر هەڵوەشانەوە یا لە قسە لەسەر گۆڕینی دەسەڵاتەکەین، گۆڕینی شێوازی حکومڕانی ئەەکەین، چونکە لەنەوەیەکەوە تا ئێستا هەر هەمومان بە بەشی خۆمان لە ئەم خەڵکی کوردستان بە بەشمەینێتی خۆی بەشدار بۆ لە دروستکردنی ئەم سیستەمی حکومڕانی خۆمەڵێکە لە هەرمی کوردستانێک ئیجازەم بە قسەی جەناب قسەکە بۆ ئیجازەم بە ئێمە لە دوای 2009 خەڵک زانی پەرلەمان ئەو پەرلەمانێکمان کرد بە پەرلەمانێکی ئەکتیڤ، پەرلەمانێک لە نێوان دوو قوتبی دانیشن هەر دەست بەرزکەنەوە بۆ وەزیر و بۆ پرۆژەی حکومەت پەرلەمانەکە کرد بۆی بێتە مساعلە لە حکومەت، بێتە مساعلە لە چاودێری. بەس پەرلەمانێک ئێمە ڕئیس وزەرامان هێنا، وەزیری هەموو وەزیرەکانمان هێنا بۆ لە بەرپرسیاری ئەوان بەناوی میوانداری ئێهێنا، ئێمە تەحویلمان کرد بۆ بەرپرسیاری و خستمانە بەردەم متمانە لێسەرنەوە کە بەداخۆ بەڕێی زۆرینە ئەو ستەمکاری زۆرینە کە لە پەرلەمان هێنانێش متمانی لێ بەسەرێتەوە. ئێمە داهێنانی نوێمان کرد لە پرسیارکردن لە وەزیر بۆ چاودێریکردن لە وەزیر. ئێمە هەر بۆ نمونە لە ساڵی 2010 91 یادداشتمان کردو بۆ پشتگیری هاوڵاتیان، 54 یادداشتمان کردو بۆ فشار لەسەر پرسە سیاسیەکان، ده یادداشتی لێ پرسینەوە ئەنجومەنی وەزیرەمان لە دوای دروستبوونی کابینی حەڵقەی دووەمی کابینی شەشەمەوە لە بەرز تا ئێستا ئەنجومەنی وەزیرەکە داواشمان کردو بێتە پەرلەمان بۆ لێ پرسینەوە نەهاتووە، بەڵام ئێمە فشاری خۆمامان کردووە. ولا الراسية پامەکەت گەیشت کاک فازڵ دوا پرسیارم زۆر بە کورتی لە خولێک کە وەڵام بیتەوە. ئەگەر ئەم ئۆپۆزیسیۆنە خراپە کەواتە ئۆپۆزیسیۆن ئەگەر بە ئۆپۆزیسیۆنیمانەوە لە داهاتوە چی بکەن؟ وەڵام خوێن ئەتوان قەرار بدەن چی بکەن؟ دۆڵی ئەمە خراپە بۆی ئۆپۆزیسیۆنێکی باش بێت. بەتاکید من هیوادارم ئۆپۆزیسیۆن و بەتایبەت بزوتنەوەی گۆڕان، چونکە من هەمیشە بزوتنەوەی گۆڕانم جیا کردوتە لە دوو لایەنە ئیسلامیەکە، چونکە بۆچوونی ئەمان دائیم جیاوازتریش بووە لە ئەدایان لە تەسریحاتیان لە قسەکردنیان. ئەو تەسەڕفەتی کە بزوتنەوەی گۆڕان لە ناو پەرلەمان کردوێتی دوولایەنەکەی ترمیان کردووە. لەبەر ئەوەی من هیوادارم ئۆپۆزیسیۆن دەرسیان و ئەزمونیان لەم 4 ساڵە وەرگرت پێ، هەم بۆ ئۆپۆزیسیۆن بوون هەم بۆ شێوەی تەعاملکردن لە ناو پەرلەمان کە سوودی زیاتر بە خەڵکی کوردستان بگێنێت. بەڵێ ئەمە داواکاری تۆیە، ئەم داواکاریکی ڕەوایە ئێوە دەرس وەربگرین لە ڕابردوو. لە ڕاستیان پێشمان بۆ نێدەسەڵات پێمان بڵێ دەرس وەربگرین دەرس وەردەگرین. ئێمە ئەزموونی سیاسیەکەی ئێمە ئەزمموی سیاسەکەن ئێمە توانمە قۆناغێکی مێژووی گرنگ ببڕین و بە سەرکەوتیوی ببڕین و ئەنجامەکەشی دەستکەوتێکی گەورە بوو بە خەڵکی کوردستان بۆ پرۆسی سیاسی و بۆ پرۆسی دیموکراسی لە هەرێمی کوردستانە و ئەمە دۆست و نەیار ئاعتراف بەماکە و ئەگەر تەسریحاتی هەموو بیرمەندەکانی دنیا کە ڕۆژنامەنووسەکانی دنیا ببینی کە چ قۆناغێکی گەورە بڕاوە و ئێستا قۆناغێکی نوێ دێتە ئاراوە. ئەم قۆناغی نوێ پێویستی بە گوتاری نوێیە و بزانین شێوازی حکومڕانی لە داهاتوو چیە بێ و ئەو شێوازی حکومڕانی بڕیاردە لەسەر گۆڕان. سپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەی تەباو ناتەبارەوە فازڵ بەشارەتی پەرلەمانتاری فراکسیۆنی کوردستانی لە پشکی پارتی دیموکراتی کوردستان. سپاس بۆ ئامادەبوونتان بینەرانی بەڕێز تا چوارشەمەی داهاتوو بەرنامەیەکی تری تەباو ناتەبا خواتان لەگەڵ کاتێکی خۆش.